دابینکردنی پێداویستیەکانی مرۆڤ لە ڕووی ژینگەییەوە لە مافە سەرەکیەکانی خۆیەتی وەک بەشێک لە مافەکانی مرۆڤ بەگشتی. بەسەربردنی ژیان و گوزەران لە ژینگەیەکی سەلامەتدا، مافێکی دەستوری هەموو تاکێکی ئەم وڵاتەیە بەپێی مادەی 33 دەستوری عێراقی فیدرال. ڕۆژی 16 نیسان بە ڕۆژی ژینگەی هەرێم دیاری کراوە و هەموو ساڵێک لە هەرێمی کوردستان ئەم یادە دەکرێتەوە. بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەمبارەیەوە میوانداریم کردووە لە بەڕێز بەختیار خالید سعید، وتەبێژی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی هەولێر، هەروەها سەرۆکی ڕێکخراوی داکۆکیکردن لە مافەکانی ئاژەڵان. مامۆستا بەختیار، سڵاوم کاتت باش و زۆر سپاس کە میوانداری ئەمەت قبول فەرموو. ئەو کاتەی ئێوە بینەر و بیسەران باش، هیوادارم سەلامەت و پارێزراو بن. هەر بژی زۆر سپاست دەکەم. وەکو یەکەم پرسیار، سەرەتا پێم خۆشە لەم پرسیارەوە دەست پێ بکەم، بۆچی ڕۆژی 16 نیسان بە ڕۆژی ژینگەی هەرێم دیاری کراوە؟ بەڵێن بەدەستخۆشیەوە بۆ خۆی سێکتەری ژینگەیەکێک لە سێکتەرە هەرە گرنگ و پێویستیەکانی ژیانە کە پێویستە گرنگی پێوە بدەین و ناڕێچەکان ڕێک بخەینەوە. ڕۆژێک تەنها ڕۆژێک لە ساڵێک بەز نییە بۆ ئەوەی تۆ یادی بکەوە، بەڵام لە کاتی یادکردنەوەی ئەو ڕۆژەدا هەوڵەکانمان بۆ ئەوەیە بتوانین تەواوی ڕێکخراوە ژینگەیەکان لایەنی پەیوەندیدار زۆرترین چالاکی هۆشیاری بڵاو بکەینەوە. ئەو ڕۆژە 16 نیسان لە دوای هەوڵ و ماندووبوونی ڕێکخراوە ژینگەیەکان بە دەستخۆشیەوە لەلایەن لایەنی پەیوەندیدار کە حکوومەتە گرنگی پێوەدرا، هەر ئەوە بوو لە دانیشتنێکی پەرلەمانی کوردستان بە ژمارە 1 ساڵی 2008 کە هاوکات ئەو بەروارە بەداخەوە بردومانکردنی دۆڵی بالیسان و شێخوەسانانە کە بەداخەوە هەر ئەو کات بووە هۆی شەهیدبوونی 237 تاو نیشتیمانی، هەروەها 87 تاو نیشتیمانی بریندار بوون کە بەداخەوە هەندێکیان تاوەکو ئێستا دەناڵێنن. ئێمە ئەو ڕۆژە هاوکات کرا بۆ ئەوەی بتواندرێتن هەم لە وێرانکردنی ژینگەی ئەو شوێنە و دواتریش لە زۆرێک لە شوێنەکانی تر بتوانرێت چالاکی ژینگەی ئەنجام بدرێتن، زیاتر کارەکان بۆ بێتن ژینگە پارێزراوتر بێتن. جەنابەت، وەکو پسپۆڕێک لەم بوارەدا دۆخی ئێستای ژینگەی هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ بەڵێ دۆخی ژینگە لە جیهان بەداخەوە بەرە وێران بوونە، بە تایبەتی گۆڕانی کەشوهەوا، وەروها گەرمبوونی گۆی زەوی، هەروەها گەورەبوونی کونی ئۆزۆن، وەروها دەبینین دەریا و زەریاکان پیسبوون بە مادەڕەقەکان یاخود نایلۆن و پلاستیک و شوشە. لە هەرێمی کوردستان بەدەرنیە لەو گۆڕانکاریانە چ بە پیسبوون بەهۆی گازەکان بێتن، چونکە بەداخەوە فلتەر ناکرێتن لەلایەن کارگەکانەوە و دواتر کارگەیەکی زۆری پاڵاوترمان هەیە وەکو نەوتی ڕاش، هەم بۆنێکی هەیە، بۆنێکی ناخۆشی هەیە، دواتریش ژینگەمان لێ پیس و وێران دەکاتن. هەروها ژمارێکی زۆر لە ئۆتۆمبیلمان هەیە کە گازێکی ژەهراوی دەردەدەن و لە هەمان کاتدا زۆربوونی ئەو مۆلیدانەی گەڕک کە هەن ئەوانیش هەم بەداخەوە کە هەم دەنگێکی بێزارکەری هەیە، هەمیش لە ڕووی ژینگەیەوە مەترسین بۆ سەر تەندروستی مرۆڤ. بەڵام بەداخەوە ئەوانەی ئێمە کە ڕاستپاردەمان کردوون لایەنی پەیوەندیدار زۆرێکی جێبەجێ کردو بۆ ئەوەی هەوڵ بدرێتن ئەو گازانە کەمتر دەربدرێتن. لەوانە سەبارەت بە مۆلیدالیەکان بێدەنگ کراون، جێگەی دەستخۆشیە، بەڵام گازەکە هەر دەردەدرێتن، هیوادانی فلتەر بکرێت و نۆژەم بکرێتەوە. لە ئۆتۆمبیل ئێستا ئێمە هەزەمان هەیە، لە هەزە و ئۆتۆمبیلانەی کە کێشەی هەبێتن لە بزوێنەر دەبێت چاک بکرێتەوە، ئەوە یەکێک لە کارە باشەکان بوو کە کرایە. و دواتریش هیوادارین کارگەکان بە فلتەر بکرێتن و دواتریش دوور بکرێتەوە لە نێو چەقی شارەکان، یاخود ئەوەندە لەبەر وەدەستخستنی بڕی پارە ئەوەندە کارگەیە ئەوەندە بەرهەمە نەهێنرێت. نەرچەند ژمارە دانیشتوان زۆر بووە، خواست لەسەر کاڵەکان زیاتر بە بۆەوەی هەم ژمارە کارگەکان زیاتر بێت و کار زیاتر بکەن، بەڵام جێگەی دەستخۆشین کە باشترێکە لە چاوپێشان بەوەی کە هەوڵەکان هەم نێودەوڵەتین بۆ ئەوەی لە کۆبنەوەکان کە باز دەکرێت کەمترین بڕی گاز دەربدرێتن. ئەوەی لە هەرێمی کوردستانە هەوڵ دەدرێت لە ماوەی ڕابردوو تا بترێت لە 100 تاوەکو 1.5 هەوڵ بدرێتن ڕێکخراوە ژینگەیەکان لایەنی پەیوەندیدار دام و دەستگا حکوومیەکان هەوڵ بدرێتن لەو سەدایە هەوڵ بدەن کەمتر ئەو گازە دەربدرێتن بۆی ژینگە پارێزراوتر بێتن.
جەنابەت ئاماژەت بە هۆکارەکانی پیسبوونی ژینگەی کوردستانیش کرد ئاخۆ هیچ پلان و استراتیژیەکی نیشتمانی هەیە بۆ پرسی ژینگە لەلایەن حکوومەتی هەرێمەوە یاخود وەک شتێکی لاوەکی سیر دەکرێت؟ بەڵێ ئەو هەوڵانەی کە باسم کرد ڕێکخراوە ژینگەیەکانن بەدەستخۆشیەوە دواتریش لایەنی پەیوەندیدار کە حکوومەتە دەتوانین بڵێم هیچ کاتێک وەکو ئێستا لایەنی پەیوەندیدار کە حکوومەتە گوێ لە ڕێکخراوە ژینگەیەکان ناگریتن. بۆ ڕاستی ئەم قسەیەم لە ژێر ڕاستپاردەی بەڕێی سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان لە هەرێمی کوردستان دروستکرا. ئەو بۆردا بەڵێ ئەو بۆردا لە هەر پارێزگایەک و لە هەر ئیدارەیەکی سربەخۆ دەبێت بۆردێک دروست بکرێتن ئەو ڕێکخراوە ژینگەیانەی ئەو سنوورە لە ژێر ئەو چەترە کار بکەن و دواتریش هەموو ئەو چالاچانی ئەنجام دەدرێتن بە شێوێکی باشتر دەچێتە واری جێبەجێکردن بەوەی کە هەم لە ڕووی پیسکردنەوە بێ هەم لە ڕووی زیادکردنی ڕێژەی سەوزایی بێتن کارەکان پێکەوەی و هەماهەنگی بن لەگەڵانی پەیوەندیدار کە حکوومەتە و هەر دیاریکردنی 16 نیسان وەکو ڕۆژی ژینگەی کوردستان ئەوە کاری پێکەوەیەکە بوو ئەوە هەوڵەکەیە کە لەلایەن هەم ڕێکخراوە NGOکان و هەم لانی پەیوەنددار کە حکوومەتە کەواتە هەوڵەکان پێکەوەین و دەرەنجامەکان کە پێکەوەی بوون زۆر باشتر دەبێتن لەوەی کە ڕێکخراوێک بەتەنێ چالاچێک بکات و لانی پەیوەنددار ئاگادار نەبێتن. جگە لە لایەنی پەیوەندیدار وەکو حکوومەت ئەدی ڕێکخراوە ژینگەیەکان چه هەنگاوێکیان ناوە بۆ پاراستنی ژینگەی کوردستان هەروەها لە داهاتوودا پێویستە چی بکەن؟ بەڵێ بخۆی ئێلانی پەیوەنددار بەداخەوە بەوەی کە بەو کێشە دارایانەی کە هەنە ناتوانێت وەکو پێویست لەوانەیە لە زیادکردنی ڕێژەی سەوزایی یاخود سەپۆرتکردنی فەرمانگەکانی تر بۆی هەوڵ بدرێت ژینگە پارێزراوتر بێت و گازەکان کەمتر دەربدرێتن بەڵام ئەوە ڕێکخراوە ژینگەیەکانن ئێستا لە گۆڕەپانەکەن هەم بە خۆبەخشی هەمیش بە پەیداکردنی سپۆنسەر بۆی سەپۆرتی کارەکانیان بکرێتن چالاکی ئەنجام بدرێتن جا لێرەوە دەستخۆشین بۆ تەواوی ڕێکخراوە ژینگەیەکان ئەوانەی لە ماوەی ڕابردوو لەسەر گیرفانی خۆیان لەسەر توانا و مەجای خۆیان هەوڵیان داوە زۆرترین چالاکی ئەنجام بدەن و لە پێشووتر لە ئێستا و لە داهاتوش کە بەرنامەکان دیاری کراون هەوڵ بدرێتن لەو هەفتەیە زۆرترین چالاکی ژینگەی ئەنجام بدرێت خۆ ڕێکخراوە ژینگەیەکانیش ئەو بڕاپارەی کە پێشووتر لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بە ڕێکخراوەکان دەدرا ئەو بڕاپارەی ئێستا نادرێتن کەواتە تاسیری لەوەی کردیە کە چالاکیەکان کەمتر بن بەڵام بە خۆشحالیەوە کە ئەوە ڕێکخراوە ژینگەیەکانن لە گۆڕەپانەکانن چالاکی ئەنجام دەدەن. بێگومان وەکو بەڕێزە چیت هەیە لەسەر دیاردەی زۆربوونی ئاژەڵانی بێلانە هەروەها پێویستە چی بکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە؟ بەڵێ زۆربوونی ئاژەڵی بێلانە بە تایبەتی سەگ کە لە کوچە و کۆڵان و شەقامەکان ژمارێکی زۆر دەبیندرێتن بۆتە هۆی هەرەسانکردنی زۆرێک لە هاوڵاتیان کە ناڕەزایەتی دەردەبڕن یاخود پەیوەندی بە بەڕێزان لە پارێزگار و قایمقامیەتەکان بە تایبەتی ڕێکخراوە ژینگەیەکان و لە نێویاندا ڕێکخراوی داکۆچ لە مافەکانی ئاژەڵان کە بە خۆمەوە دەکرێتن کە پێویستە ڕێگە چاری گونجاو بدۆزرێتەوە چونکە مەترسی پەلاماردانی لێ دەکرێتەوە دەبێ مە بزانین ئاژەڵ پێویستە هەبێتن نەو ژینگەیە و ترسیشمان لێی نەبێتن بەڵام لە کاتێک کە ژمارە ئەوەندە زۆر بوو دەبێت ڕێگەی چارەی گونجاوی لەوە بدۆزرێتەوە جایمە بە یاداشتی فەرمی پێشکەشمان بەلانی پەیوەندیدار کردووە کە حکوومەتە لە نێویاندا پارێزگاری هەولێرە بەوەی کە پێویستە بە زووترین کات بە شێوێکی زانستی مامەڵە لەگەڵ ئەو پرسە بکرێتن بەوەی کە پێویستە عملی کاستریشن واتە خەسی لە زاوزێ خستن لە بۆ ژمارەیەک لەو ئاژەڵانە بکرێتن بۆی ئەو ژمارە زۆرێک کە دەبیندرێت کەمتر بکرێتەوە نەوەکو بەداخەوە چووکە بە هەڵمەت لە نێو دەبردرا و یاساشمان هەیە ڕێگە بە لە ناوبردننی ئاژەڵی بێلانە دەکاتن کە یاسایەکە عراقیە کلابسایبەی پێدەرێن یاسای ژمارە 48 ساڵی 68مانەیە دەرێت لە هەر کاتێک ئاژەڵی بێلانە کلابسایبە زۆر بوو لێژنەیەک پێک دەهێنرێت دەتوانێت لە ناو ببردرێتن بەڵام بەدەستخۆشیەوە لە دوای هەوڵوماندووبوونی ڕێکخراوە ژینگەیەکان بە تایبەتی ئەوانەی لە پاراستنی مافی ئاژەڵان کار دەکەن هەولی ئەوەیاندا کە لەگەڵ لایەنی پەیوەندا بگەنە ڕێکەوتن ئەو لە نێوبردنا ڕابگیرێتن ڕێگە چارەی تر بدۆزرێتەوە هەوڵەکان ئێستا بەدەستخۆشیەوە ڕاگیراون لە نێوبردنەکان بە ئاشکرا نابیندرێتن جێگەی دەستخۆشیە هەوڵەکانی هەمومان بۆیە شوێنێک دابین بکرێت ڕوبەرێکی فراوان شوێنێکی گونجاو خۆشیەوە لە دوای هەوڵوماندووبوونی ڤێتێرنەری ڕاهێنەری ئاژەڵان هەبێتن
بۆی بە شێوەیەکی زانستی مامەڵەی لەگەڵ بکرێت کەمتر بە دیارکەون لە کوچە و کۆڵان و شەقامەکان هاوڵاتیانیش مەترسی پەلاماردانەکەیان کەمتر لێ بکرێتەوە چونکە قوتابی منداڵ لە ئاستە سەرەتاییەکان کە دەچێتە قوتابخانە لەوانەیە ئەگەر ببینێتن کۆمەڵێک ئاژەڵ ببینێ لەوانەیە بترسێتن و دواتر مامۆستایانی ئاینی کاتی بەیانی کە دەستنە مزگەوتەکان لەوانەیە ئەو ئاژەڵانە بە کۆمەڵ ببینن ترسیەوەیان هەبێ پەلاماریان داتن جا ئەوانە وای کردووە ئێمەش بە یادداشت ئاگداریان بکەینەوە بۆی پێکەوە هاوکار و هەماهنگ بین ئەو دیاردەیە کە باز دەکرێت ساڵانێکە بە شێوەیەکی باش بچێتە بواری جێبەجێکردن. بەڵێ زۆر بەڕێز بەختیار خالید سعید وتەبێژی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی هەولێر هەروەها سەرۆکی ڕێکخراوی داکۆکیکردن لە مافەکانی ئاژەڵان زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بوویتە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام.